هێزەکانی ئەفغانی وا مەشق و ڕاهێنان دەکەن بۆ ئەو ساتەی کەمتر لە 4 مانگی ماوە لە ئێستاوە، واتە ئەو کاتەی چیتر ئەوان پشتیوانی لەشکری ئەمریکاییان نامێنێت. ئەمەش دوای نزیکەی 20 ساڵ سەناتۆرانی ئەمریکا لەم هەفتەیەدا ئاگاهیاندا کە بەجێهێشتنی ئەفغانستان لەلایەن ئەمریکاوە دەبێتە خاڵی بڕیاردان بۆ ئەفغانیەکان. سەرکەوتن ئەفغانستان واتای زۆر بۆ ئەمریکایەکان ناگەێنێت لەوەی بۆ ئەفغانەکانی دەگەێنێت. دەرەنجام من پێم وایە سەرکەوتن واتای زیاتری بۆ ئەفغانەکان تیادایە لەوەی بۆ ئێمە. هەروەها پێم وایە ئەفغانەکان سوودەکانی چاکبوونی جۆری ژیانیان بە درێژایی 20 ساڵ بەدی کردووە. ئەوە بڕیار دەدات کە ئەفغانەکان دەیانەوێت درێژە بەو دۆخە بدەن لەبری ئەوەی پاشەکشێ بکەن. سەرۆکەکانی ئەمریکا لە هەردوو پارتەکە هەوڵیان داوە ئامانجەکانی ئەمریکا لە ئەفغانستاندا دیاری بکەن. بڕیاری سەرۆک بایدن دەرئەنجام لە ساڕۆژی هێرشە تێرۆریستەکانی 11 سەپتەمبەر کە ئەفغانستان بەجێ بهێڵێت، ئەو هێرشانی پاڵی نابە دەستوەردانی ئەمریکا لە ئەفغانستان ڕەخنەی لەلایەن کۆماریەکانەوە لێ دەکەوێتەوە. ڕاستیەکەی ئەوەیە کە سەرۆک ئەم بڕواری هەڵبژارد ئەوەی ڕێکەوتی 20 ساڕۆژی هەرە ترسناکترین هێرشەکانی تیرۆریستی لە مێژووی وڵاتەکەماندایە. ئاماژە بە ئەوە دەدات کە ئەو لەسەر بنەمای بڕیارێکی سیاسی لەسەر بنچینەی کات بووە، نەک لەسەر بنەمای ڕەوشەکە لەسەر زەوی. ئەوەی کە ڕاستپاردەی بەهێزی هەردوو پارتەکەیە کە کۆنگرس پێشکەش بە سەرۆکەکانی کۆماری و دیموکرات لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا کردووە. بەڵام بەرپرسانی وەزارەتی بەرگری بە سەناتۆرانیان گوت سروشتی هەڕەشەی تێرۆریستی گۆڕاوە بە بەراورد بەو کاتانەی ئوسامە بن لادن ئەفغانستانی وەک بنکەی خۆی بەکاردەهێنا. گروپی تیرۆریستی نێودەوڵەتی هەند چالاکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەکەن لە ئەفریقا لە بەشی باکووری ئەفریقا. سروشتی هەڕەشەکە لە ماوەی 20 ساڵدا گۆڕاوە، بەڵام ئەو هەڕەشەی لە ئەفغانستانەوە سەرچاوە دەگرێت بۆ سەر ئەمریکا و هاوپەیمانان بە ئەندازەیەکی بەرچاو کەمی کردووە. لە دەمێکی پێشوەختی ئەم هەفتەیەدا دیپلۆماتکارێکی باڵای ئەمریکا بە سەناتۆرانی ئەمریکایی گوت گەیشتن بە چارەسەرێک لەگەڵ تالیبان ئەگەری خاڵێکی وەرچەرخانە. گروپی تالیبان ڕوبەڕووی بژاردەیەکی بنەڕەتی دەبێتەوە لە نێوان دوو ئایندەی جیاوازدا. ئەوان دەتوانن ڕێگەی دانوستان بەرەو ئاشتی بگرنە بەر و یاخیبوونی شەڕەنگێز بگۆڕن بۆ بزوتنەوەیکی سیاسی و ببنە بەشێک لە وڵاتێک کە چێژ لە ڕێزگرتن لە کۆمەڵگەی جیهانی دەبینێت. بەڵام ئەگەر ئەوان هەوڵ بدەن بە زەبری هێز دەست بەسەر وڵاتدا بگرن، ئەوان ڕوبەڕووی گۆشەگیری و ناڕەزایی هەرێمی و نێودەوڵەتی و هەروەها گەمارۆ دەبنەوە. هاوکات پشتیوانی هاوپەیمانانمان بۆ هێزەکانی ئاسایشی ئەفغانی لە ئایندەدا بەردەوام دەبێت. بەڵام لە مانگی شوباتی 2020ەوە توندوتیژی لە ئەفغانستان لە ئاستێکی بەرزدا بووە. تەقینەوەکانی سەرەتای ئەم مانگە لە خوێندنگەیەک لە دەرەوەی کابولی پایتەخت کوژرانی بەلای کەم 90 کەسی لێکەوتەوە و ئۆباری ئەو تەقینەوانە خراوەتە ئەستۆی گروپی تالیبان.